بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە خۆپیشاندان دژی برارەکەی حکوومەت بۆ لێبڕینی موچەی موچەخۆران بەڕێوە چووە خۆپیشاندەران داوایان کرد کە حکوومەت بڕیارەکەی هەڵبوەشێنێتەوە ئەو کات زیاتر لە 100 مامۆستای ئاینی ڕایدەگەنن بڕیاری حکوومەت هێرن بۆ بڕینی موچەی موچەخۆران بڕیارێکی ناشەڕیە و پێی شەرایەتی ئیسلامی بڕیارەکە حرامە. بە میێندەرێک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە سەدەی سەرکی هەروە لە دۆکشەوە مامۆستا بەدەل بەرواری سەرۆکی گروپی دەنگی مامۆسایان تاوتوی ناڕەزایەتیەکان هەروە بڕیارەکەی حکوومەتی هێرن بۆ لێبڕینی موچەی موچەخۆران دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دژی بڕینی موچەی موچەخۆران بەردەوامە. زیاتر لە 100 زانای ئاینیش لە فتوایەکدا بڕینی موچەی موچەخۆران بە حرام ناو دەبن. وەڵامی زانایان بۆ خواردنی موچە و مافی خەڵک خۆی گەورە دەفەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون. واتا خۆی گەورە دەفەرمێ بە هیچ شێوازێک ماڵی هیچ کەس مەخۆن بە ناحەق وەخوای گەورە دەفەرمێ خیانەت مەکەن لە ئەمانەتدا و ئەمانەتێکیش کێوە دەزانن. وهەروە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک کردمانە کرێکە لەسەر شتێکە ئەگەر هاتوو یەک دەرزی دزی لەسەرەوە ئەوە لە ڕۆژی قیامەتا دەبێتە دزیکردن و وەلێ پێچینەوەی لێ دەکرێت. جا بۆیە زانایان یەک دەنگن لەسەر ئەوەی خواردنی ماڵی هیچ کەسێک حەڵال نییە بۆ کەسێکی تر بەبێ ڕەزامەندی کەسەوە واتە حەرامە. بەپێی ئەم بەڵگانەی سەرەوە بێ ئەوەی ئێستا حکومەتی هەرێم دەیکات لە بڕین و نەدانی موچەی فەرمانبەران ناشەرعیە و حەرامە و بە هیچ شێوازێک جایز نییە. ئەم فتوایەش لەلایەن زیاتر لە 100 مامۆستای ئاینی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان یەکدەنگن لەسەری. ماوەی چەند ڕۆژێکە ناڕەزایەتی و خۆپیشاندان لە شاری سلێمانی دژی دواکەوتنی موچە و بڕینی موچەی موچەخۆران لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەردەوام. خۆپیشاندەرانی سلێمانی داوا دەکەن حکوومەت لە کاتی خۆیدا موچە بدات و لێبڕینی موچەش هەڵبوەشێنێتەوە. زۆر پڕین لەم حکومەتە من خۆم یەکێکیان خۆمم ئێستا لێرا بکوژدێم لە پێناوی مناڵەکانمان گوێی نائەمێ مردن باشتە لە مۆستا ئەوان چیەکەن خەڵک ڕۆژانە خۆیە کوژێ لەبەر نەبوونی خەڵک خۆی ئیمتیحانەکە خۆی ئەخنتێنێ هەتاکەی بەهۆش نایەنەوە. ئەونیان پێ ئەڵێم یا ڕەبی خۆی گەورە ڕوڕەشی دنیا و قیامەتیان کە ئەمڕۆ پێنجشەمەیە بە ڕۆژوو نەبووم لەبەرەوەی بێم بۆ خۆپیشاندان دوعایان لێ ئەکەم هەموو دووشەمە و پێنجشەمەیە بە ڕۆژوە بم خۆی گەورە حەقی ئەم میلەتیان لێ بسەنێ خۆی گەورە حەقی ئەم هەموو هەژاریان لێ بسەنێ. 100 ڕۆژە یەک مەعاشمان وەرگرتووە 100 ڕۆژ تۆ ئەگەر ملیۆنێکیش هەبێ ڕۆژی 10,000 ئەبێ خەرجکەی خۆیان مەگەر خۆیان بەو معاشە ئیدارە بکەن معاشمان کوا هەیە تا لێی ببڕن. ئەو نەئەڵێم ئەمانە حکومەت نین ئەمانە دڕندەن لە دڕندەترن بەڕاستی بە ڕاپەڕین هاتوون ئەبێ بە ڕاپەڕینیش بڕۆن. من خۆم بە کولەمەرگی ژیاوم مناڵەکانم بە کولەمەرگی ژیاون ئەبێ مناڵەکانیشم بە کولەمەرگی بژین. بەڕاستی لە دۆخێکی زۆر خراپین وامان لە هاتووە تەنازول بۆ هەموو شتێکەکەین ئێستا بەڕاستی لە پێناوی قوتی مناڵەکەمە ئامادەم پەڕۆ داخەم من لە پێناوێکە مناڵەکەم بژێبی ژیانی مسۆگەر بێ بتوانم قوتی مناڵەکەم دابینکەم. باوکم 40 ساڵە دەوامەکە 400,000 خانەنشینی هەیە بەڕەوای ناپین بۆیان کردووە بە 300,000 بەشی ئێواری مناڵە مەسئولێ ناکە و منەتیش نەکەن بەسەر کەسا بەکو پێم وتن لە ئەوڵەوە بڵێن ئەمە شۆڕشمان کردووە هەموو کو شۆڕشگەر بووە هەموو کو پێشمەرگە بووە هەموو کە تەسحیاوە. لە هەڵەبجەش چین و توێژە جیاوازەکان خۆپیشاندانیان ئەنجامدا و دژی بڕیاری حکوومەت بۆ لێبڕینی موچە وەستانەوە. خۆپیشاندەران دەڵێن حکوومەت بێباکە و مافەکانیان نادات پێویستە کورسی دەسەڵات چۆڵ بکات.
تەنیا یەک ڕێگا هەیە ئەویشەوەیە داهات و بودجێ وڵاتە بەدەستی حکوومەتی ناوەندی بێەوە لە ڕێگەوان تەوزیع بکرێ و ئیتر خەڵک ئامادە نییە ژیان و گوزەران و داهاتوی خۆی باتە دەستی ئەم دەسەڵاتەوە حکوومەتەوە یەک دووەمیش ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە حکوومەتی عێراقی انتخاباتێکی پاک و تەمیز بکات لەم وڵاتە و ئەو کاتە کرێ خەڵک نوێنەری هەڵبژێرایی خۆی متوانێت پێبا لەبەرەوە ئیتر ئەم حکوومەتە کاتی بەسەر چووەوە لەمە زیاتر ناکرێت خەڵک مخەدەرات و داهات و ژیانی خۆی باتە دەستی دەسەڵاتێکی نابەرپرسی هیچ نەزانی دواکەوتووی زەلیل لە بەردەم داگیرکەرانی کوردستان و ئێمە زۆر لەوە دڵنیاین کە حکوومەت ڕاز ناکات درۆ دەکات لەگەڵ هاوڵاتیانی خۆیان بۆیە داوای مافی خۆمانەکەین و وازیش ناهێنین. هەرچەندە ماوەی چەند ڕۆژێکە خۆپیشاندان و گرتبوونەوە دژی بڕیاری حکوومەتی هێرێم بۆ لێبڕینی موچەی موچەخۆران لە ناوچە جیاوازەکان بەردەوامە، بەڵام حکوومەت گوێ بە ناڕەزایەتیەکانی خەڵک نادات و ئامادە نیە موچە لە کاتی خۆیدا دابەش بکات و لێبڕینی لە 21 موچەش هەڵبوەشێنێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بێنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ناڕەزایەتی موچەخۆران و چین و توێژ جیاوازەکان هەیە دەربارەی بڕیاری حکوومەتی هێرێم بۆ دابەژنەکردنی موچە هەروەها لێبڕینی. پێت وایە بە ناڕەزایەتی ئەم بڕیارە دەتوانرێت هەڵبوەشێنێتەوە؟ سڵاو لە بینەران و سڵاو لە مامۆستا بەدەلیش لە شاری دهۆرچی ئازیز و دەلالەوە. هەموو فشارێک و هەموو ناڕەزایەتیەک و هەموو خەباتێکی مەدەنی و خەباتێکی ناتۆمۆتیژی لە جیهانە بەرهەمی هەبووە و توانیوەتی بگا بە مەنزڵی خۆی بەمەرجێ ئیدامەی هەبێ، بەمەرجێ بەردەوامی هەبێ و بەمەرجێک خۆڕێخستنی تیا بێت و هەروەها گوتارێکی ڕوونی تیا بێت و سەرجەم چین و توێژەکان تیا بەشداری بکەن، نەک تەنها ئەوانەی کە زەرمەند دەبن لەم بڕیارە، چونکە ئێستاکە هەموو خەڵکی کوردستان بەدەست ئەم حکومڕانیەوە زەرمەندە، یعنی لە موچەخۆر و ناموچەخۆریشەوە، لەوانەی کە لە بازاڕیشان، لەوانەی کە لە با بڵین پرۆژەیەکی بچووکیشان هەیە لە هەرێمی کوردستانە، چکە پرۆژەی گەورە هەمووی احتیکار کراوە بۆ کۆمپانیەکانی پارتی وێچێتی و هەندێک لە بنەماڵە سیاسیەکان. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی زەرمەندە بەدەست ئەم جۆرە لە بەڕێوەبردنەوە کە لە ڕاستیا بەڕێوەبردنێکی تاسەرێسقان چەتەیە و بەڕێوەبردنێکە تەنیا و تەنها لە خەمی دەوڵەمەندکردن و هێشتنەوەی گروپێک لە خەڵکایە لە هەرێمی کوردستان کە حدودی نیم سەدە زیاترە لەژێر ناوی جۆرا و جۆرە، لەژێر ناوی جیاوازە، بەڵام بە یەک بیرکردنەوە ئەم وڵاتە ئەڕەتێنەوە و ئەم وڵاتە ڕوتێنەوە و ئەم وڵاتە بە خراپترین مۆدێل ئەبەن بەڕێوە. بۆیە هیچ ناڕەزایەتیەک، هیچ خەباتێک ئاکام نامێنێتەوە، وەکو چۆن لە کۆنا دەوترا هەر کاروانێ بۆ پرشنجی خۆر بڕوانەیە کەم بنیا زۆر هەرەگەن بەخۆر. باشە، بەسەوەی ئێستا هەیە خۆپیشاندانی خەڵکی برسیە ئەوەی کە ئێستا هەیە بە دڵنیایی تۆ ئینسان کە گوێ لەو قسانە ئەگرێت و خۆشمان لە واقعەکەین هەمومان لە وڵاتە ئەژین، یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆت ئەم تڕومنەتەی کە ئێستایکەن بەسەر خەڵکە گوایە، یعنی وەکوی شتێکی زۆر مهم و معجززیان کردبێت کە موچە دابەشەکەن. ئەگەر وەزارەتی تەندروستی حسابکەی بۆ کاتە نزیکەی 100 ڕۆژە بۆ 2 مانە اینجا لێشیانە بڕن. باشە ئەگەر کەسێک بۆ نمونە لەوێ 500,000 هەیە یاخۆ 600,000 هەیە، ئێمە چۆن بژی؟ یعنی ئێمە ڕۆژانە دەیان چیرۆک جا لە میدیاکان کە خەڵک پەیوەندیمان لەگەڵاکە، قسەمان لەگەڵاکە، خۆمان لە ناو خەڵکین، یعنی بۆ نمونە 600,000 دیناری هەیە، 250,000 بەکرێ خانوو، 200 مناڵی هەیە. باشە ئەمە چۆن ئەژی؟ یعنی ئایا ئەوانەی کە لە لووتکەی دەسەڵاتان لە هەرێمی کوردستانە، لە لووتکەی ئەم بنەماڵە سیاسیانان لە هەرێمی کوردستانە خۆیان ئیسیادادیان هەیە بەو جۆرە بژین؟ بۆیە لە ڕاستیە ئەمەی ئەمان کردویانە نەک هەر برسیکردنی خەڵکە، ئەمەی ئەمان ئەیکەن ئێستاکە شکاندنی شکۆی ئینسانی کوردە و پێش هەموو شتێک
شکاندنی شکۆی خۆیانە ینی ئەوانەی کە حکومڕانیەکەن لە هەرێمی کوردستانە بە جۆرێک خۆیان سوو کردووە بە جۆرێک خۆیان بچوو کردوێتەوە لە بەرامبەر بەغدا لە بەرامبەر ئێران لە بەرامبەر تورکیا کە حسابی هیچیان بۆ ناکەن ینی ئەوە تا تورکایەت لە قوڵایی سلێمانیا بۆ بردومانەکە و خەڵکی مەدەنی شەهیدەکە ئەمە ئەگەر جاسووسی لە ناو هەرێمی کوردستان نەبێ ئەگەر دەستی ناو هەرێمی کوردستان نەبێ ئەم شوێنانی بۆ کەشفکە تورکیایەک لەکوێ ئەگاتە ئێرەکە خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی شەهید کاتوانە ئەمانە لە ڕاستیە پێش ئەوەی کە با بڵین لە شکۆی ئەم هەرێمە بن خۆیانیان زەلیل کردووە و خۆیانیان بچوو کردوێتەوە و خۆیانیان ڕەزیل کردووە لە بەرامبەر بەغدا و لە بەرامبەر ئێران و لە بەرامبەر تورکیا هەر بۆیە ئەژبینیت کە نەبەغا حسابیان بۆکە نە ئێران حسابیان بۆکە نە تورکیا حسابیان بۆکە ئەمان تەنها لە ڕاستیە خۆیان بە گەورازان لە ناو ماڵەکانی خۆیانە ئەجینا من بڕام وایە ینی من لەو ڕۆژانە قسەیەکەم بەرجووە کەوت هەڵەنگ وایە یادی بەخێر بێت جەوهەر ناوی سالم یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستان توێتی حەق وایە حکوومەتەکانی جیهان داوا لەسەر ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان تۆمارکەن بە تۆمەتی ناوزڕاندنی حکوومەت لە عالەمە چۆن لە ڕاستیە ئەمە حکوومەتیان بەڕاستی لە عالەمە ناوی حکوومەت و حکومداریان زڕاندووە و حەقی هەموو حکوومەتانەیە لە عالەمە کە خاوەنی لە ڕووی زانستیەوە حکومڕانین بەڕاستیەک وایە داوا لەسەرمانەکەی سپاس دەکەم دەگرێن وڵات مامۆستا بەدەل جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان لە ئێستادا ناڕەزایەتی لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان دژی بڕینی موچە و دژی شکستی حکوومەت دەستی پێکردو پێ دوایە گە ناڕەزایەتەکان سەرتاسەری نەبن وەکو دکتۆر ئاماژەی پێکرد گروپی جیاواز لە خۆی نەگرێت بەرهەمی دەبێت یاخۆدەگە ناڕەزایەتەکان سەرتاسەری بن لە دۆک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە دەتوانێت بەرهەمی هەبێت سلااو ڕێز بۆ بینەرێت کەناڵی پەیام سلااو ڕێز بە دکتۆری هەمی دەمێتوات خۆش بن بدیتەنەوە من دکتۆریت ئەخنەکە جان گوتوێت حکومەتی جیهانی سکالای سەر حکومەتە هەرێمی تۆمار بکەن و ئەوان ناوی حکومەتی جیهانی هەمیشکاندی پڕاستی ئەوە هەر ناوێکی خوددانن وێ بلا دانن بەس نەدانن حکومەت چونکە حکومەتینی هۆسا پڕێڤەناچیت ساڵا 1992 ئێکەمین هەلبژارتن هاتی نەکردن ئەوان درەویل گەل خەلکی کرین هەر 4 ساڵە جارێکێک و ئان 5 ساڵە جارێک هەلبژارتن هات بنەکردن ئەوان سوزێت دەمێ پرۆپاگندێت هەلبژارتن ئەوان بەرپرسا ئەوان ئەندامێت پەرلەمانە ئەوان وەزیرەش بگرە ساڵە 92 حتا وێگاوی چەند سوزێت داینە هاوڵاتیە هەرێما کوردستانی ئەمشێن بژینەتە هەندی تلێت دەستاژی ئەفسۆزێت خوب جهنە ئیناینە هەمی دەرکەتین درە و نەوەیی تایبەتی ئەف هەلبژارتنێت ویدیمایە و ئەوێ خۆلا پەرلەمان یا وێگاوێ کو ئەمشێن بژینەتە 95 سادێ پتر هەمی دەرکەتن درە و نەوەی گەلبی هاوڵاتی کرین ئەف تشتی هاتیەکردن سەرا موچەی و ئەف قەیرانە دارایی هەرێما کوردستانی بووە چ جیهانی هەمیە نەبووە ئەگەر جهێک هەبیت ناوێکی خوددانی هەرێم ناوێک خوددانی دەستهڵات حکومەت نەبووە تو شەش هەیڤال سەرێک موچەی نەدەی هاوڵاتی خۆل دیمایی کێژی وەختی تو بێژی دەمەتە هێشتا تەنەدای ترابی کێم بکەی وگەل هەندێژی تو پیش ڕەنگێکی ڕازی نەبی هاوڵاتی خربەبوونێکی خۆ پێشاندانێکی بکەن چەندین گەفێت کوشتنێ و تیرۆرێ و یەترساندنێت گەل هاوڵاتیا بکەی چارەسەری گەلە چارەسەریەتەن بۆ وێ قەیرانێ بەلێ جهێ داخەیە بەریەم ئەوان چارەسەریا بژین ئەم دەگیلۆ گازێندش ئەوان حزبێت خوددانن ئۆپسیۆن پڕاستی ئەوان چ ڕۆل نەبووە تایبەتی وان چەند هەیڤێت بۆڕیدا ژبلی کاوێت چوینەر گەلوی حکومەتە بەڕێز مەسرور بارزانی ئێکجار ئێکەتی و گۆڕان ئێکجار گۆڕان ئەوان چ ڕۆل نەبووە چکۆ چەندی سۆز دانە هاوڵاتیا و بەرپرسێتوانژی هەمی دیارن و هەمی تۆمارکردینە وەختێ گوتی پیش ڕەنگێکی دەستکاری موچەی و موچه فرمانبر دانا هتا کردن آری شهر ما کردستانی نه موچه فرمانبر برینا اوی موچه ندانا اوی موچه جرخانه آبوری هر ما کردستانی آکیری صفر هیچ کارک بو کسی نمایه کاسب کار نشه شول کرد دکاندار نشه شول کرد اوه پتر کسی آبور ناسب ویتشتی ادزانن ایک چاره سری اف حزبت اپوزیسیون اگر خوب ببینن اپوزیسیون اگر کارک اینا کن به پراستی هلبژارتن دهاتی هاولاتی دنگ خواولی که ندن وان پاشی ندن اف حزب دست حالات هر چه نبید بر پرسیتوان اگر مباوریا پنده هی کو کادر و اندامتوان و گلک اندام پارلمانتوان همین رنگ خونه رازید کن السروی قیران هی وگاوه و افسر دریا حکمت هرم کردستان
الگل هاولاتیات کرد بس بر پرسید وان حکمتات بدنگن و بدنگی البجارتی چاره سریا ایکانه کل حرم کردستان همش و قیران خلاص بین هاولاتیت حرم کردستان خربونک آن خونیشاندان سران سری حرم کردستان بینه کردن براستی نل سلیمانی ابتنه آن دوک ابتنه آن قضایی که ناحیه که آن چندین ماموستا آن چندین پلیس هاتنو چونه چاره سری او خو پیشاندان که سران سری بهتر کردن و به چندین روزا راست کرونا یا بو ریگر اوجی اف حکمته اوی کرونا بخوب در فد بینید کوکو امشین بیجین یا اف خلقه بدن کریش بر حجت اوی کرونا بس کرونا جی نابیتا ریگره کو خلقه ناراضی بنا خود دیار کت الحرم کردستان اگر تو نشیب چیا سرجاده تو شی البر درگه خو خونه راضی که بس جه داخل حالات ما اف بدنگیا هل بجارتی تایبتی هندک پارزگاه ای که شوانجی کو دو که پتر حکمت دفع دای سرویس ظلمه یا بردوام بید چون اف ظلم وگاوت هتا کردن گل فرمان برگر حالاتی تحریم کردستان پیجاره که کما حالاتی تحریم کردستان چه چالاک واب چه فرمان بر چه حتی حزب امنی به پیجاره که تزروان دانه بوده که دستالات حکمت حریم کردستان تایبتی پارتی و ایکتی پشتی چندین شورش و چندین خبات و شهید و شر داعش وگاوه بهی که اوه نحقی اوه نداد پروریه که اوه کسل گل کسی نکد وگاوه تو بوی رنگی گل همیجی تو وگاوه راضی نبی حوالاتی داخاز عراق بکد که مچمان راست خوب بید یعنی جه داخل وگاوه توی حوالاتی فرمانبری بکه یا خو فروشان بکه یا بس یه داخاز مچه خود کرد اگر تو نشی بدهی به لبلا حکمت حرم حکمت عراق چاره سریه که بوی قیران داری ببینید و بلا بهت خلق کمیه اگر نشین بیجنجی از الوی باری 95 صد وگابه حولاتی حرم کردستان رازینه حکمت عراق بهت کتمه همیا بهت گمر کادا و بهت دست خودان تاثیر وگازه چکو اگر 28 سال دستالات حرم کردستان بازرگانی وی ملتی بکت دیماهی که وقتی بیتا قیران تو نشی موچه فرمان برات خو هی وکه بدی ایدن وگابه و چاره سریه که حوالاتی ببینید آن اف حسابت وگاوت بجن اپوزیسیون بله سپاس دکم ما مصادبت گرم ولای برزد دکتور گرم ولای برزد سبارت به هواشانوی ام بریاره که ظلمه که لفرمان برن دیگه لخوبی شندن رکاری پارلمانی یا خود دادگه بتش شتیگم ظلمه دتوان رد لابرید بگمان بریاره که نایساییه و نادستوریه و وەکو مامۆستایانی ئاینیش فتوایان بۆیان دەستیان خۆش بێ من دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی ناشەرعیشەوە دزیە لە قوتی خەڵک باش بێ ئەوی مامۆستایانی ئاین دێ بەرفراوانتر بێ یەکێتی زانایان لیژنەی فتوا قسەی بکە و مامۆستا بەڕێزانە وتێنێ مەسەڵ زانای ئاینی کە فتوایەکیان داوە کەم بڕیارە حرامە بڕینی موچە حرامە بێگومان ئەمە بەفراوانتر کردەوە بە تایبەتی لە بارەکەی یەکێتی زانایان لە شاری هەولێر ئەبێ لەوێ احتیجاجی گەوری لەسەر دروست کرێتوانە بڕیارەکە ناقانونیە چکە هەموو دەستکاریکردنێکی موچە دەبێت بە یاسا بێەوە بێت لە پەرلەمانەوە بێت چکە موچە یاسایە و ئەم یاسایەش دەبێت لە پەرلەمانەوە دەرچێت بێگومان ناڕۆزایەتی من هەمیشە ئەڵێم هەموو کاتێک بەرهەمیان بێت بە مەرجێک وەکوی کە باسمان کرد ئیدامەی هەبێت و خۆڕێخستنی تیا بێت و فراوان بێت لەسەر ئاسی هەموو چین تۆژەکان و هەموو خەڵکی موچەخۆر و ناموچەخۆریش بێت چکە ئەم قەیرانە ئێستا بازاڕی کوشتووە يعني بازاری بە تەواوەتی ئیفلیچ کردووە و سەدەها کێشەی کۆمەڵایەتی لە سەر هەڵەیە و ئێستاکە بەشێکی سەری هەڵاوە لە ڕاستیە پەرلەمان بێگومان کە لەم خولا یەکێکە لەو با بڵین مؤسساتانەی کە بە تەواوەتی ڕۆڵی غایبە و بە تەواوەتی لە ژێر هەژمونی سوڵتەی تەنفیزیایە ئەم خولەی پەرلەمانی کوردستان هەر ماوە ناماوەیەک بە بیانوێکی نامەنتیقی خۆیان کارەکانی خۆیان پکەخن یاخود سوڵتەی تەنفیزی هەژمونی هەیە بە سەریانە کارەکانی پکەخە تا ئێستاکە ئەسڵەن سەرۆکی حکوومەت ئامادە نییە هەر بەلای پەرلەمانیش بڕوانە چ جای ئەوەی کە بڕات لە پەرلەمان موسەئەلی لەگەڵا بکەنوانە ئەگەر ئەو لایەنانەی کە ئێستا لە ناو حکوومەتان وەڵێن ئێمە ناڕازین باشە هەڵبەتە پارتی و یەکێتی و گۆڕان کە پێچێنەری سەرەکی حکوومەتن هەرێکیان بەپێی حەجمی خۆی مەسئولە بەرامبەر ئەم بڕیارە و مەسئولە لە شکست و سەرکەوتنی ئەم کابینەیە بەڵام لێرە و لێ جۆمان لێ بێ بە تایبەتی لە ناوچێتی نیشتیمانی کوردستانە ئاڵێن ناڕازین باش ئەگەر ناڕازین چی بکەن ئەوەل فەرموو ئەو فراکسیۆنەکەیان باشە 21 کەسن لەگەڵ ئەو بەرەی کە
لە دەرەوەی حکوومەتن با بڵین فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکان پێم وایە دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامەیان کرد ئەوانیش ژمارەیەکیان هەیە و ئەمە بەڕاستی هەر پەرلەمانتارێک کە سوێنی خواردووە لە پەرلەمانی کوردستانە کە دیفاعکە لە بەرژەوەندی باڵای خەڵکی هەرێمی کوردستان ئەمە بەرژەوەندی باڵای خەڵکی هەرێمی کوردستانە پێویستە لە قەزەیەکی ئاوا ما بڵین متعاطفیە یەکێک لە خەل لە هەرە گەورەکانی ئەم خولە ئەوەیە من تایسە نەمبینیوە بۆ 50 پەرلەمانتار بەیەکەوە یاداشتێک واژۆ بکەن لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان کە بۆ بانکردنی حکوومەت یان لەسەر نقطەیەکی معەن پێداگریکەنوانە کەواتە ئەبێت ئەو پەرلەمانتارنی کە لە ناو پارتی وێچێتی و گۆڕانان خۆیان بە ناڕازیەزان لەم دۆخە دەبێت چی بکەن باشە لەگەڵ ئەو پەرلەمانتارنی کە لە دەرەوەی ئەم سێ حیزبن و ئەعلانیان کردووە کە دژی ئەم بڕیارن و هەموو ڕێکارێکی پەرلەمانی بەکارێنن ئەبێت بەبێ گوێدانە ئینتیمای حیزبی لە بەیانی زووتر نییە حکوومەت بانکەنە ناو پەرلەمانی کوردستانەوە و ڕێکاری پێڕێوی لەگەڵا بگرنە بەر تا ئەستی لێسەنەوەی متمانە چکە بەڕاستی ئەمەی کە ئێستاکە هەیە بە هیچ جۆرێک بەپی ئەوەی کە تا ئێستا کردوەتی لە هەرێمی کوردستانە شەرعەتی مانەوەی باشە بەس وەکو ئەو لایەنەی کە ناڕازین لە حکوومەت خوان دەڵێن ناڕازین ئەگەر ناڕازی من پێویست ناکە وەزیرەکانیشان بکشێننەوە بۆ لایەنەوە پۆزیسیۆنەکانیش ئەوانیش ئەگەر ناڕازی نابێ هەنگاوی فعلی بنێن من قسەکەم لەسەر ڕێکاری پەرلەمانی بوو ئەم پەرلەمانتارانەی کە ئەعلانیەکەن ناڕازین ناڕازایەتی ئەوە نیە لە فەیسبووکەوە یا لێ ئەعلامە بیڵیت ناڕازایەتی ئەوەیە بەبێ گوێدانە ئینتیمای حیزبی هەمووتان سەرکەن بەیەکە نیوە زایدەن یەک دروستکەن ئەم بڕیارە بەڵێ بێگومان دەتوان هەڵی بۆشێنەوە ئەگەر مەبەستیان بێ ئەیلێنا حکوومەتەوە پەرلەمان متمانی داوە بە حکوومەت پەرلەمانی دەتوانێت ئەسڵەن متمانە لە حکوومەت بەڵێ بێگومان ئەو بە تایبەتی شێتی نیشتمانی کوردستان کە بە دوو سیاسەتی جیاواز قسەی لەسەر کردووە بەڵێ دەتوانێت وەزیرەکانی بکشێنێتەوە دەتوانێت تعلیقی ئەندامەتی خۆی گا لە ئەنجومەنی وەزیران احتیجاجکە بەڵام ئەمە تا ئیسە نەبووە بە عرف ینی کێشەکە لەوایە ئەم ئەنجومەنی وەزیرانە کە تیمێکن کە تقریبا 12 بریتە لە گۆڕان و یەکێتی وەلایەنەکانی تریش لە خولەکانی پێشوشە لە کابینەکانی پێشوشە کە بۆ نمونە یەکگرتووی تیا بووە کۆمەڵی تیا بووە حیزبی تری تیا بووە تا ئیسە نەبووە بە عرف لە هەرێمی کوردستانە وەزیر احتیجاج بکە وەزیر ناڕەزایەتی دەربڕێ ئەمانە خۆیان لە کاتی دابەشکردنی کێکەکە ڕێکن لە کاتی دابەشکردنی شیرینەکە لە ئەنجومەنی وەزیران ڕێکن کەسیان قسە ناکەن بەڵام لەو لە دەرەوە یا کادری حیزبی یا پەرلەمانتار ئەکەن بەگژی یەکتریا و ئەسڵەن وەزیرەکان گلیان هەبوو لە بڕینی موچەکە لایەنەکانی بەڵام جگەلەیەکێتی و پارتی بەڵێ گلەیان هەبووە بەڵام احتیجاجیان نەکرد بەڵام کۆبوونەوەکان بەجێ نێشت من چاکە زانم ئەوەی تریان پاشەکەوتی موچەکە لە مانگی 2016 بڕیارێکی زۆر نایاسایی بوو سەپانیان بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە لە ڕاستیان لەو کاتە نەقمێ لە ناو کۆبوونەوەکە چی وتووە هەڵوێست ئەوەیە بێتە دەرەوە کۆبوونەوەکە بەچێ بێڵێ ئەندامەتی خۆ هەڵبەسەری توانە ئەمە نەبووە بە عورف لە کوردستانە ینی ئەم وەزیرانە ئێستاکە هەمویان ڕێکن هەمویان کۆبوونەوە ئەکەن هەمویان قساکەن بەیەکەوە بڕیار ئەدەن بەڵام لەو لاوە پەرلەمانتار و کادری حیزبەکەن بەگژی یەکتریا ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان لەمە تێبگا ئەم لایەنانەی کە ئێستا حکوومەتیان دروست کردووە مشتركن لسر أم نقطة كبريان لدعوة هل كان بقية حزب خوي مسؤولة بكرتي أو برلمانتارين تشيله أوبوزيسيون تشيله رسالة ناراضين لم بريان لبدن تأخير نويقدان للبرلمان بيجومان أو برلمانتارين تشيله دصالات باش تشيله أوبوزيسيون ناراضين أبي لم نقطة خلاف بعضين انتماء حزبي ولا بنين أجر راسته كان فرموني وزايدني كوكنوا وحكومة بانكنا بردم برلمان أصلاً توان متماني لي ورقدنوا أما نكن لراسية رقصي كتير كان جورك لغوغاء وجورك لأويك سريشة بخلق درست. سپاسدەکەم ما وصل بدل بگەڕێم وڵای بەڕێزت ئەوەی کە بەڕێز وتت پێویستە خۆپیشاندانی سەرتاسەری بەڕێوە بچێ چ لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە دۆ کەولێر بەس بۆچی هۆکاری چێکە ناتوانرێت خۆپیشاندانی سەرتاسەری ڕێک بخێت لە کاتێکە هەموو خەڵک لە هەموو ناوچەکان برسیە و گرفتی موچەی هەیە و سەبارەت بە دۆکی ئێستاش ئەو هەڕەشانەی کە لەسەر بەڕێزتن و پێشتریش بۆ ماوەی 15 ڕۆژێک دەستگیر کرابوون هەر ماون دکتۆری گوت وێت
پارلمان رولی خوب ببینید و حکمت داخواست که تا پارلمانی اری کنگی و دستالات ریزل پارلمانی گرتیه یعنی سالا امشین بیش نوتو دوی حتی و گاوه کیش دوانی بس جاره که هر 4 سالا جاره که ریزل پارلمانی تیتا گرتن او جی وقت سروک حکمت وزیر چند سین خون لویره و گاوه ریزل پارلمانی و سروکاتی پارلمانی تیتا گرتن هکرشینگه وره حتی و گاوه ملت کرد و تقریبا امشین بیشین جهان همی زانن اوی پارلمانی لویره هیچ بهای خونین یعنی دیگر ریز گرتنه با چندین کساتی ناف پارلمانی دا خوزی که پارلمانی می حسانه با خوزی که او خولکا حکمت کراگاندی 21 ساده دی موچه فرمانبر هیتا برین و گاوه همی پارلمان رول خودید با و ناراضی بان او گود با اف بریاره نیاسایه هیچ تشتکل کردستان و گاوه یاسانی ند اف هر دو حزب دستالات هیچ دان پیدان نه پیاسایه و هیچ ریز گرتنل یا کنگی دل یاسایه گن وقت برجواندی آوان و کمپانیت وان دابید اگر هم بین سرپسیارات خوب پیشاندان سرانسری بچی نه نکردن خوب پیشاندان سرانسری چونکو گفت هین اجلای دست حالات و اجلای شند حزبا و الهمی کردستانه اگر هم بیجین بچی سلیمانی هنده که نکردن بارو خد چونکو سلیمانی هریمه که و اربیل و دهو که جی هریمه که همشین بیجین هنده که الویره از خوب دیتنامن او وکی گواشتنه که وکی اوی ده که و وی حکمت بشکنن بلا ویره جی تشتاکی وصاب بکن بس جبر گفال تایبتی الهولیره و گاوی پیش رنگه کی نهیدن الدهو که جی اف گفا و اف ترسیا بردوامه هر حکمتک بدیتنا من هر دست حالاتک هر حکمتک اگر هر بابک دید عیالیوی شوی ترسی بزانه او باب دیکتاتوره او باب ظلمی بکارتینید هر گاوی حکمته اگر ویا با ادبج ما هولاتیا ویابا حکمتش ما ترسیا با حکمت ظلم المت حکمت مال ما خاریه و 5 سال حکمت قرارداد 1 میلیارد دلار یدبری کمپانی خود داید حکمت هزرک با مکر باش ما ترسیا با نه تو بترسیب چه سرجاده داخازا مافی خوب کی گل جارا ما گوتی یعنی هیچ شرم تدانینه تو 10 روزا 20 روزا چه زندانه و هیچ حکمت که جهان او جرأت نینه بیت خوب پیشاندان که سرانسری یا حریم یا دولت خوب پیشاندان بینه کرن بلا روزه 1000 مروفا بگیرن روزا 2 بلا 3000 بگیرن روزا 2 بلا 10000 بگیرن اوان او جنینه کو افزر خلق بشته زندان و وی گاوی او دنه 4 بن البریارت خوله و بنو 4 سریه که بو ببینن بر چندی اسمینا که بناسه دستالات و بناسه حکمت بتایبتی هر دو پارت دستالات نه بو ما گلاب رئیس کنو بجنه مور کرم کنو دجیمه باخونو دجیمه خوب پیشاندانو بگن بس و حوالاتی پر راستی حوالاتیت مد نوستینه گله گازی دمنه تایب تایبتی دویره یعنی هر گاوه که دو تلفن با یکی چون وره تو فرمانبر بی 40 سالات خدمت هبی تو نویری لایک که تو نویری کامنت که تو نویری پست که بینی خاره چکو دو تلفنت بوت هین تو ده چاوه گاوه برگریش ملت خوکی ادبج ما حوالاتی تریما کردستان بلا کس کردینیت من فروشید هم همی کردین او خو فروشن یه بازرگانیت مدکن او خو فروشن یه کردستان فروتی او خو فروشن یه 51 ساده عرض کردستان با رژیم عراق هلای با شیعه هلای با دشمن هلای او خو فروشن یه گاوه حتی ایواری جی فروکت ترکی هاتن جاره کدی 4-5-6 حوالاتیت ما بریندار و شهید کردن اش بروی چنده نزانم بوچی حولاتی ترسی تو دی چه ترسی دی بجمه و حکمت بترسی دی بجمه و حکمت یا غدرت کرد حکمت چنخشانین حکمت نوید چاکسازی بکد اگر چاکسازی بکد چاکسازی و کی چاو بجن چاوی روژی دیاره چین چاکسازی بکن روژ شبکه دا گوهرینا پوستا و گوهرینا برپرسال هرم کردستان برجواندی ها چاکسازی دانینه هیچ برپرسه که نظم پارزگاه اندام پارلمان وزیر نشین چاکسازی بکن چاکسازی بریارا دست پیکی دیماهی که یا هر دو بنامالایا دست پیکی وان چند کسایه اوی ویگاوی سرکشی وان هر دو سرکردید وان هر دو حزبانه اگر وان بوید ای کمبین دا صبحی رین نخورد شین چاکسازی کن بله دیاره حتی ویگاوی وان انیتا چاکسازی نینه بله سپاس دکم موسد و تگرم بولای برست بالا بینرانی برست ناو برش کورتو نگرین هولاد توپ تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە
هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاتوان لەبێت بینەرانی بەڕێز کاگوزۆر شێکۆ بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە کاریگەریە خراپەکانی دابژنەکردنی موچە و بڕین لە 120 موچە هەم لەسەر موچەخۆر و غەیری موچەخۆر چیە لە ئێسەدا؟ دەگومان قسەیەکی زۆر کوردەواری جوان هەیە لە کاسێ پڕ ڕاشتی ماڵە وەختێکە کاسەکە پڕ نەبوو بەتاڵ بوو دەگومان ئاشتەکەش مەیسەر نابێەوە بەرقەرار نابێ ئەمە بۆ کۆمەڵگاش هەروە چۆن کۆمەڵگاش پێگاتووە لە کۆی خێزانەکان و هەمووشی بەستراوە بەیەکەوە زنجیرەیەک یەکتری تەواوەکە موچە وەرەگرێت ئاڕات لە بازار پێداویستەکانی پێدابینەکە ئەو کەسەشی کە لە بازارڕە دوکانی هەیە دەستگێڕە هەر جۆرە پیشێکتری هەیە لە بازارڕە بەرەگدرو هەرچ کەسێکە ئەم پارەیە ئیتر سووری خۆی ئەکات سووری خۆیەکە و دەساو دەسەکات و بەمە حرەکەی ئابووری دروستە بێ لە وڵاتەکە و هەر کەسە و بە ژیانی خۆیەوە سەرقاڵە بێ وەختێک ئەمە نامێنێت بێگومان جوڵەکە ئەوەستێت بازار ڕەوەستێ خەڵک بە زۆری لە ماڵەکانی خۆیان ئەمێنێتەوە یاخود لە ناو بازارڕ لە دوکانەکەیە ئەمێنێتەوە بەبێ ئەوەی ڕۆژانە مشتری هەبێ ڕووی تێ بکە هەموو ئەمانە کێشەی دەرونی دروستە بێ کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ کێشەی خێزانی دروستە بێ لێک هەڵوەشاندنی خێزان دروستە بێ با بڵین بە جۆرێک لە جۆرەکان دوژمنایەتی و لەبەرەوەی کۆمەلگایەک شە کۆمەلگایەکە پڕە لە چەک لەبەرەوەی ئەم کۆمەلگایە بەڕادەیەک کە چەکتیا بڵاوە لە ماڵەکانە لەبەرەوەی لە ڕاستیە دوو حیزبی باڵادەست خۆیان تەژیعی ئەماکەن و خۆیان چەند پێ ساڵە نەیانتوانیوە هێزەکانی خۆیان لە چوارچەوەی لە کاتی هەڵبژاردننی شار چەک دابش دەکەن لە کاتی هەڵبژاردننی شار چەک دابشەکەن دەماچە دابشەکەن و شانازیشی پێوەکەن لە ڕاستیە بۆیە ئەمەوە ئەکا پێ دوای سەجیابوونەوە بڵێن خۆخنکاندن کوشتنەمانە
ڕووی لە زیاد کردووە بۆ ئەوەی کە حکومەت ئامادەنەوەی موچە بدات لە چەند ساڵی ڕابردووشە لەو کاتی کە پاشەکەوتی نایاسایی موچە هەبوو با بڵین بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی لە سلێمانی ئامەرێکیان خستە ڕوو لە 2016 ئەو کاتە ڕێژەی جیابوونەوە لە ڕێژەی هاوسەرگیری زیاتر بوو بە دڵنیایی ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان لەو کارەساتە کە خەریک بوو ڕوو بدا لەخوای بەزار بە ڕووی نەدا کە لە خێزانێک لە مناڵەکانی خۆی بوون و بردنێ ناو بینایی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەوە ویستی گڕیان تێبەربا پێشتر بینیمان لە حاجیاوە پێشمەرگەیەک کە وازام ئەویست خانوویشی بچووک دروستکار ڕێگریان لێ کرد کەسێکی تر عربانەیەشی پێبوو دیسان ڕێگریان لێ کرد ئەوانە خۆیان سووتان و ڕۆحیان شاد بە کۆچی دواییشان کرد و دەیان نمونەی تریش کە بینیمانە مەسەلا لەو ماوەی ڕابردووە لە پیرەمەگرون لە شوێنەکانی تر لە سلێمانی لە قەزاو ناحەکانی تر بەڵێ بێگومان ئێستاکە وەکوتم تەونی کۆمەڵایەتی تێک بەرەوچی دەسەڵاتداران ئەوە باند وەرناگرن لە کاتێک ئەمە دەبینی بۆڵە بەهاری عربی ئەو هەموو گۆڕانکارەی بەدوای خۆی دەهێنات لە خۆسووتانی گەنجێک دەستگێڕێکەوە دەستی پێکرد بڵێن بۆ عزیزی لە بڵێن لە تونسەوە دەستی پێکرد ئەوانی کە لە حکومڕانیان لە هەرێمی کوردستانە بەڕاستی زۆر نامەسئولن و زۆر بێباکن و بە هیچ جۆرە لە خەمی خەڵکی هەرێمی کوردستانانین و سەلمانیشان این تۆ بێنە بەرچاوی خۆ و ئێستاکە پەتای کۆرۆنا بڵاو بۆتەوە کە من تەمەناکەم بە زووترین کات کۆتایی پێبێ و کوردستان و مرۆڤایەتی ڕزگاری بێ و داواکاریشم هەموو خەڵک خۆیان بپارێزن پابند بن چونکە ئەم دەسەڵاتە لە خەمی خەڵکانیە و سەلماندیشی لە خەمی خەڵکانیە لەبەرەوەی لە ڕۆژی شەشی مانگەوە ستافی تەندروستی مانیان گرتووە بایکۆتیان کردووە جگە لە شوێنەکانی چارەسەرکردنی کۆرۆنا و هەندێک شوێنی گەرم نەبێت لە نەخۆشخانەکانە بەڵام تا ئێستاکە ئەسڵەن حکوومەت ئامادە نەبووە بێ سەردانیشان بکە تا ئێستاکە ئامادە نەبووە موشکەکان بۆ دابەشکە 49 میلیارد دینارە کە ئەمە لە ڕاستیە هەر یەکێتی خۆی ئەیتوانی لەم سنوورە دابەشێکا لە ڕێی ئەو هەموو منفعەتە شخصی و حیزبیەوە کە هەیەی لەم مەنتیقەیە بۆیە ئەمانە بەڕاستی بە هیچ جۆرە لە خەمی خەڵکانین جیان لەوەش تۆ بینی بزانە لە چەند ڕۆژی ڕابردووە هەم سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان هەم پارێزگاری هەولێر کە هەردووشیان دوو پۆستی دیارن بەنسبەت هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیشەوە پەنجەی تۆمەتیان بۆ کۆمەڵی خەڵکی ئەم مەنتیقەیە یاخود حیزب درێژ کرد لەم مەنتیقەیە کە دەستیان شل کردووە و خەڵکیان هێناوە لە سنوورەکانەوە و کۆرۆنایان هێناوەتەوە بۆ ناو سلێمانی و داواش پێشکەشی داواکاری گشتی کرا و داواش جوڵێنرا بەڵام تا ئێستاکە نەمان بینی داواکاری گشتی ئەو دوو کەسە بانک هاتە بەردەم خۆی و بڵێ فەرم وەرن بۆ مامسەلمێنن بە بەڵگەوە کە ئەمە چۆن ڕوویدا یعنی بێنێنە بەرچاوی خۆ دەسەڵات خۆی طرفێکی تر لە لاو خۆیە کە یەکێتیە تۆمەتبارەکە بەوەی کە تۆ دەستە شل کردووە و ئێوە بە زۆر کۆرۆناتان هێناوە بە هەمان شێوە لێرەشەوە ئیتیهامەکرێت ئەڵێن ئێوە ئامار و داتاکە ڕاستیەکان لە خەڵکە شاردنەوە لە مەنتیق لاڵین لەولا یعنی ئەمە ئەیسەلمێنێت کە ئەم حکومڕانیە بە هیچ جۆرە لە خەمی خەڵکانیە و لە خەمی ژیانی خەڵکانیە و نایەوێت لە ڕاستیە خەڵک لە ئەمان و لە تەندروستێکی باشا بژی ئێوێ هەمیشە خەڵک لە ناو کێشا بێ لە ناو مەشاکیلا بێ بۆ ئەوەی بیر لە گۆڕینێکی ڕیشەیی نەکاتەوە کە ئەویش بنیادنانی حکومڕانێکی تەندروستە کە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە بێت. سوپاس دەکەم. مامۆستا بەدەل بگەڕێم وەلای بەڕێز سەبارەت بۆی کە ئەمڕۆ هاڵوگۆڕی شەبوو لە پۆستی پارێزگاری بڵین دۆک و لەو تارێکە باسی لەوە کردووە سەبارەت بە ئازادی ڕادەربوون کە لە چوارچێوەی یاسا بڕوای بە ئازادی هەیە بەڵام ئازادی شتێکە و بەرەڵایی شتێکی ترە. ئەمە جۆرێک لە پێیان نییە بۆ ناڕزایەتیانەی کە لە دۆکەن یاخۆت پێشتر ئەوەی کەیەوە سەرپەرشتی خۆپیشاندانەتان کرد و 20 ڕۆژێکیش هەر زیندانی کران پامێک نییە بۆ ئەوی کە خۆپیشاندانی تر نەکەن؟
هیچ آخفتن سر پارێزگەرێ نایکەبن و ناینی هەبووە و منا بیجی چونکە پارێزگەها تایبەت نە پارێزگایەت هاوڵاتیانە نە پارێزگەهێت کو پارێزگەهەکێنە ببینن چەندین پارتێ ناودا چەندی خەل پارێزگایەت حزباخۆنە بڕاستی ناوتنێژی گەلە بەرپرسێت حزبی ئەبێت حزب دامەزرێنیت بەرپرسێت حزبێت خۆنە ji ber vê çendî axnawiya diyar bû ku ya gefê û cihê daxil cîhanê vêgavê cihek hebît تو درچویت پاراستن و زانیاری و آسایشی بکه پارێزگە چونکە پارێزگە جهێک مەدەنیە سازیەتی و هەمی مەدەنینە شارەوانیە کارێت مەدەنی تێنەکردن توی پارێزگەهێدا نه جهێ هەندێک و استیخباراتی و پاراستن و آسایش ئەو سازیەت خۆی تایبەتێت هەین ji ber vê çendê min çi tişt ser parêzgahîne hiç heta nikeciyat bêjim ev parêzgehê xwe parêzgehê hizba xwe ne çunku careke kareke wasa bû parêzgeha dohokê nekire belge jî ku axnêtom xwe parêzgeha dohokê feqîrtirîn parêzgeha doh kemtirîn projeyê têlê hatîne damezadir sebaret wê axifnawî ku gotî xirvebûn û têkdan vê ciyabênekê hiç careke xelkê Kurdistanê گشتی و دهوکه تایبەتی تێکدەر نەبووینە ئەvە چەندین جارا مگوت و vê gavê jî belkî aşmaya bît û dêgulmaya bît hiç carekê hawlatiyê parêzgeha dihokê hawlatiyê parêzgeha dihokê neşê tirsî daxwaza kêmtirîn mav bike dê çawa çît karê têkderiyê ket hên dîf yasaya rêkêbdena xelkê bila xelk nerazîbûnê xwe daxwaza mafê xwe bike rêkêt aştiyan e vê gavê egerekî karekê têkderkê hînşên dîf yasayê bigirin bes hêşta kar nehatîne kirin ser niyetê hînê çalakvana digerin û çendî rojat kene zîndanê ve belê wextê mirov skalayeke serberpirsekê herêmê aniyê dihokê tomar bike çendîn roja dê mirovî nûber heta wê skalayê bihên welgirtin û teşîrê mirovî kirî ser kenalê xwe ragihandinê ji ber vê çendê her tiştekê tu bêjî ew dikin bes vêrê eşên bêjîm wek kesek il dihokê wek çalakvanek wek hawlatiyekê Kurd peyamekê bo desthalata Herêma Kurdistanê taybetî partî û êketî û taybetî ewan serkirdêvan her du hizba eger we bivêt pîçekê kerameta hawlatî Herêma Kurdistanê eger we bivêt pîçekê ew bihayê şo hatiye xwarê hiç we biha nemaye hikmeta Herêma Kurdistanê ji bîra me çû referandumê êkê wekî Erdoganî yar yapme bike ji bîra me çû vê gavê wekî hikmeteka ne hikmetil Iraqê hiç carekê min dam pêdam hikmeta Iraqê nekiriye rast e bes ew tiştil Iraqê hey vê gavê çi cîhanîne vê gavê yar yap endam perlemanê wan wezîrê wan yar yap wextê ew dêtme çinewêrê şan dêtme çinewêrê yar yap pêdikene televizyonê da û torên komalê rastî dilê me têşîl ber vê çendê el xwe bizivrin û careka dîl vî hawlatî bizivrin ev biryara we dayî ya kêmkirina moçey hînê yar yap me dikin hînê demî dirêj dikin hînê hindek şikestinê xwe veşêrin ev ê biryarê bizîtirîn wext nebû heyvekê ye ev e wenîne û hiç tiştekê we jî heta nîke we nebûye heta ev e we bît ev e hînê li hêviye moçey bu her û herkêm bikin û kombîn û axnêt we jî diyarin ev ê biryarê bizîtirîn wext lê ve bibin eger me perlemanek hebît bila perleman bizîtirîn wext kom bibît û ev ê biryarê pel weşînît û per rengekê hey herin gel hikmeta Iraqê parîkariya Emerîka û parîkariya Umam Mütehîde çareseriyekê bo vê qeyranê bibînin باشە بەس مامۆستا بە بۆچوونی بەڕێز دەوەی کەوت لێبڕینەکە لە سەدا 21ەکە ئەگەر ناڕزایەتی نەبێت چی لە شقام چی لە ناو پەرلەمان پێ دوای وەکو پاشەکەوتەکە بەردەوامی دەبێت بۆ ماوەیەکی زۆر دەمێنێتەوە کەوتۆتە سەر هەڵوێستی خەڵک بە بۆچوونی بەڕێزت ez wek çalakvanok û berpirsê du gropa hiç rengekî em tenazilş paşkeftê xwe nakeyn ev hikûmeta bihêt êkadî bihêt berîngê kî bît vê çareseriyekê bi vî paşkeftê bibin ev qeyrana vê gavê dîtina min ev ê desthilatê çêkirî hemî ya bu hindê wextê me daxwaza paşkeftê xwe kirî vê paşkeft bizivrîte ve vê çareseriyê bibînin eger ewan û wezîrê wan û ka evîl xwe xir kirîn wan çareserî nebin me çendîn çareseriyê teyn me hawlatiya çareseriyê teyn em ê wê bariyan baş zanîn çi hikmet neşê vê gavê bihêt 20 milyar dolara bişte fermanbera kerem kene ve bu 20 milyar dolar bes piş rengekî em tenazilş evî paşkeftî nakeyn eger vê gavî jî nebît saleka dî nebît 10 salê dîbin bila me moçey û kêmkirina moçey û çendîn qeyranê dî ve min jî neken bila hikmeteka hawlatî bî bila hikmetek bî demê gotî çaksaziyê bikeyn bila çaksaziyê bikin
باشە بەزەوەی کە ئێستا هەیە مەسەلاگەر ئەوان ژبیرامە چ ئەوان بن دیوارە پڕاستی ئەف ئاریشاوان ئەف قەیرانەوان پەیدا کردی هەمی بۆ هەندێ بۆکۆ ئەوان بن دیوارە بەشێرن پڕاستی ئەف سەد هزارە کاپترن کێمترن ئەف بن دیوارێتین هەمی هاوڵاتی زانن ئەvە کینە چارە سەرێکی بۆوان بن دیوارەژی ببینی هین مۆچێوان کێمکەن هین هەندێک ئاب دەربێخەن وەکی وە گەلە جارە ڕاگەهاندی دەستگێت خۆی ڕاگەهاندنێدا هەندێک کەس سێ چار موچاوەل گرن هێشتاوە چارە سەری وێ نەدیدە هینە چنە فەقیر و ژارە گۆمۆچێوان کێم بکەن ji ber vê çendê jî peyama dîmahîkê jî bo hawlatiya bo fermanbera eger we kerameta xwe bivêt we bivêt zarokê tu ev serferazî ne wekî zarokê wan bijîn her çende bila 20 sadê jî bît bes ser vê kêmkirina moçeyê razî nebin. باشە بەس وەکو ئەوەی کە بە دوا پرسیارشم بێ تاکەی مەسەرەن دەستەڵاتجا چی لە سلێمانی بڵێن لە هەولێر لە دۆگ لە هەڵەبجە بە چەک و پارە دەتوانێت بمێنێتەوە ئەگەر ئەم زوڵمە لە فەرمانبەران بەردەوام بێ تێنەگەهشتم مامۆستا بەڵێ وتم ئەم دەسەڵاتە دەتوانێت بەم گەندەڵی کە هەیە تەنها بۆی چەک و پارەوە دەتوانێت بەردەوام بێت سەرێ گەندەلێ نە حکومەتت مینیت و نە هەرێمت مینیت هیچ شتێک نامینیت ji ber vê çendê peyamama û daxwaziyama ew e ku evê gendeliye nehêlin û evan qeyrana jî nehêlin û çareser bikin ya vî mûçey eger ew çên taban bila kes her dê bêjin bila Kurdî nêpme ve nefrojît bê ku hiç itîfaqekê gel hikûmeta Iraqî kenj bilî wê ku 250,000 bermîl ab denê div gel itîfaqa ew dişên qeyrana dareyl herêma Kurdistanê çareser ket navbera her du ev hizbê desthilat da bes evan hizbê desthilat ez bêjim pîşrengekî tenaziliş ji bazirganîkirina vî milletî nahête kirine bihaneya şoreşên Kurdî bihaneya me şehîdê dan û bihaneya dewleta Kurdî ji ber vê çendê bila bizav bê nekirin gel hikûmeta herêma Kurdistanê ne her roj şandekî virêken kes du mirov neçine pêşawaziya wan elfirokexanê jî bila çendîn berpirsêt evêt hizbê herêma Kurdistanê pêk ve bila hikûmetê jî danebin danil gel Umam Müttehîde û gel Emerîka bila çareseriyeka bineret bo vê arîşê bibînin rastî xelek wastiya doktorî jî got çendîn arîşeyê komelatiyê çêdibin her mirov şerm ket behsî van arîşa biket. سپاس دەکەم مامۆستا بەدەل کاکتۆر کاتمان زۆر کەماوە بە سەبارەت بەوەی کە بەرەزوتت دەسەڵاتە قەیران دروستەکە بۆی داواکاری گەورەتر نەبێت یعنی ئێستا داواکاری چ داواکارێکی گەورەیە چونکە ئێستا بڵێن هەندێک بۆچوونی شە بوو کە دەبێت داوا هەڵوەشانەوەی ئەم حکومەتە بکرێت هەڵبژارنێکی پاک بەڕێوە بچێت لە ڕاستیە ینی داری تیش ئێڵێمەوە ئەمانە قەیران بۆ دروستەکەن بۆی داواکاری سەرچەکە لە بیری خەڵک بەرنەوە کە لە ڕاستیە هەڵوەشانی لەبەریەکی ئەم مۆدێلە شکست خواردوەیەکە لە هەرێمی کوردستانە هەیە و من بڕوان بە چاکسازیش نەخێر چاکسازی وەهمە وارە هێزێکیش بە ئامانجی چاکسازیەوە لەم حکومەتا بێت لە ڕاستیا دوای سەراب کەوتووە ئەمانە تقریبن لە مۆدێلی اتحادی سۆڤێتین کە ساڵی 89 گۆرباشۆف دەستی برد بۆ چاکسازی بە ناوی بیدرسترا گلاسنۆست لەبەرێک هەڵوەشا شوورەوی اتحادی سۆڤێتی لەبەرێک هەڵوەشا و ئەمانە نانەوێت ئەوە بکەن بۆ دەستی خۆیان نانەوێت خۆیان مەرجی خۆیان ڕاگەێنن یادی بەخێر کاکنۆشویان کە ساڵ 2015 دەستمان برد بۆ یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی ئەیوو کلیلی چاکسازی ڕاستەقینە لە هەمواری یاسای سەرۆکایەتی و دەستپێکا لە هەرێمی کوردستانە ئەمە چاکسازی ینی لە سیستەمە ئەمە ئیش ئەساسەکە سیستەمەکە نەگۆڕێ بێگومان کارە بە دوا دەکەوێت موچە دوا دەکەوێت کارە بە نابێت بێگومان چکو ئەمانە لە ڕاستیە لەسەر چی خۆیان بنیادناوە لەسەر با بڵین ئەوەی کە کاتی خۆی کاکنۆشوان یادی بەخێر پێوە درۆ دراو بێنە بەرچاوی خۆ نزیکەی 437,000 هێزی ئەمنی و عسکەری هەیە لە وڵاتە باشە کۆمپانیاکان هەمووی کۆمپانیا حیزبیە یعنی تۆ ئەبێت نەوت بە نیشتیمانیکەی کە بەشێکە لە مەرجی ئەمانە ئەبێ کارەبا بە نیشتیمانی کرێ ئەبێ ئینتەرنێت و فڕۆکەوانی هەموو ئەمانە بە نیشتیمانی کرێ ینی ئەمان پارتی وێشێتی بە تایبەتی دەستیان هەیە لە بازرگانیکردنی با بڵین ئەتوان بڵێم جووچکەوە تا ئەگاتە ئاسمان
ئەمەی کە ینی دەستبردن بۆ موچە و موچەی خەڵکی خوارەوە بۆ ئەوەیە کە شتە حەقیقەکان لە بیری خەڵک بەرنەوە و نایانێ بە فیعلی دەستکاری بندیوارەکانیان کەن نایانێ دەستکاری وەمیەکانیان کەن من لێرە یەک شتەڵم کاک فەشیم دواشتم ئەوەیە کە لە ڕاستیە من سەداسەد لەگەڵ ئەوام کە موچەی پلە تایبەت کەم بکرێتەوە تا ئاستی هێنانی هێناندی دادپەروەری بەڵام ئەمانە لە ڕاستیە بانەوازێکی گەوریان نەکرد بۆ مەسەلەی یاسای چاکسازی بەڵام نایەن ئەوە جێبەجێکەن چکە بۆ لەبەرەوەی نانێ بندیوارەکان نانێ وەهمیەکان نانێ کۆمپانیا حیزبەکان زەرمەند بێ تەنها دەستکاری دەرماڵاکەن و ئەگەر ئیجازەم بدەی یەک دقیقە لە ڕاستیە من پەیامێکشم بۆ پەرلەمانتارانی بەغا ئەوەیە کە لە ڕاستیە ئەوانەی کە بە تایبەتی یعنی بەردەوام لە کوردستان لە میدیاکانە دەرەکەون پێویستە هەڵوێستی جدیان هەبێت لەسەر ئەم لەشکرکێشی و داگیرکاریانەی تورکیا لەسەر ئەم مردومانەی تورکیا بڕۆن بگەڕن بە سەفەرات و بە قونسڵەکانە چکەمە تورکیا کوردبوون بە لە ناو خاکەی خۆشمانە پێمان ڕەوا نابینێت بۆ تەمەنای مۆفەقی و سەرفرازی بۆ هەموو خەڵکی کوردستان و مرۆڤایەتی سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پێش پەرلەمانی کوردستان لە سوودی سەرکێر و لە دۆکەوە مامۆستا بەدەل بەرواری سەرۆکی گروپی دەنگی مامۆستایان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ